ئەچمەلای هەواڵێکی تر بێگومان لە نەرویج هونەرمەندانی کورد هەمیشە هەوڵەدەن لە ڕێگەی هونەریەکانیانەوە خزمەت بە هونەری کوردی بکەن و هونەرمەندانی شێوەکاریش بێگومان هەوڵەدەن لە ڕێی پێشانگە شێوەکاریەکانیەوە زۆر کات کارەکانیان بە پێشانگای تایبەتی یاخود لە پێشانگەی هاوبەشدا بەشداری بکەن بێگومان خانمانیش بێبەش نین لەو پێشانگەیانە و لە ئێستادا لە ڕۆژی 15 لە شاری بەرگن لە وڵاتی نەرویج پێشانگایەک بۆ 3 خانمی شێوەکار ساز کرا لە وڵاتی نەرویج. مۆزەخانەیەکی تقریبا 25 دقە لە شاری بەرگنەوە دوورە لەم گەلەریە کە بەشێکە لە مۆزەخانەکە کە ناوی گەلەری ساڵ هێوسە بە ناوی جێگەکەوانێ من لێرە بەشدارم لەگەڵ 2 هونەرمەندی تر کە لەم جێگەیە هەموو پێکەوانێ نمایشی کارەکانمان دەکەین. سەبارەت بە نمایشی کارەکان دیارە لێرە ئەم گەلەریە کوراتوریی خاصی خۆی هەیە ئەو خۆی هەستاوە بە کۆکردنەوەی ئەم هونەرمەندانە بە پێی ئەو جۆری ئیشانەی کە لەگەڵ یەکترا ئەگونجێت. زۆر لێرە فوکوسیان کردوتە سەر ئەوەی کە بەرهەمەکان لەبەرەوەی ئەم موسیەمە معمەلێکی کۆنی ساڵانی 1800کانە کە لێرەدا جلوبەرگ دروست کراوە ئەم شوێنیانک و خۆی هێشتۆتەوانەوە کارگەیانک و خۆی هێشتۆتەوانێ لەو بەشانەی تری بیناکە کە هەموو ئەو شتانی کە لە زمانی زووە بەکار هاتووە وەکو موسیەم ماوەتەوانێ کە بە ڕۆژانە خەڵەجێت بە گروپ لە وڵاتانی جیاوازەوە بۆ سیرکردنی. سڵاو من ناوم ساندیلای و هونەرمەندێکی ئەڵمانیم بەڵام 2 ساڵ بەر لە ئێستا هاتمە نەرویج بۆی بڕوانامەی ماستەر لە بواری هونەر بەدەستبێنم. لە ڕاستیدا من شارەزاییم هەیە لە بواری دیزاینی چنین بەڵام لەو کاتەوەی کە لە نەرویژم بابەتی سیرامیکیش بوون بە بەشێک لە ئەزمموی کارکردنم هەر بۆیە کارەکانم تێکەڵەیەکن لە بابەتی چنین و سیرامیک پێکەوە بە شێوەیەک بە تێڕوانینی من تێکستایل وەکو پێستی کارە هونەریەکەی و سیرامیکیش ئێسکەکانیەتی. من لە کارەکانمدا زیاتر گرنگی بە بابەتە ئۆرگانیەکان دەدەم وەک ئەوەی لە شتێک بچێت کە لە نێو سروشدا گەورە دەبێت بە شێوەیەک کە دڵنیانیت ئەمە زیندۆیان مردووە یان شتێکە کە دڵنیانیت بەردەوام دەبێت لە گەشەکردن یان نا یان دووبارە دروست دەکرێتەوە. هەروەها من زۆر ئارەزووی دیاردەی ڤیژوال تێکچڵەتی دەکەم بە واتایی کاتێک سەیری تەنێک دەکەیت دەتوانی دوێنای ئەوە بکەیت کە چەند قورسە و چۆنە بەڵام کاتێک لێ نزیک دەبیتەوە تەنها دەتوانی بزانی هەستی چۆن دەبوو یان ئەگەر توانای جوڵانی هەبوایە چۆن دەبوو. من کارەکان لە ڕێگەی پرۆسەیەکی بەردەوام و بەماوەیەکی دوورودرێژ ئەنجام دەدەم. سەرەتا هەرێکە لە کارە سیرامیکەکان بەدەست دروست دەکەم دواتر بە فابریک دایدەپۆشم هەروەها کات لە نێو کارەکەدا دیارە کە هێز و وزەی کارە هونەریەکان نیشان دەدات. And the time also charges the pieces with the love and the energy that went into them. سڵاو بەخێر بن بۆ پێشانگەی ڤۆیسز کە لەلایەن منەوە کراوەتەوە. من ناوم ئەنلی بێلسیک ئاراسە لە مۆزەخانەی چنین کار دەکەم. لە کاتی کردنەوەی ئەم پێشانگایش کارەکانی 3 هونەرمەندم کۆکردۆتەوە کە هەمویان لە بواری چنین کار دەکەن. لە هەمان کاتیشدا لە بواری هێڵکاریدا کار دەکەن. لە نێویشیاندا دانیالا باکشنایدەر کە لە بواری چنین و سیرامیک پێکەوە کار دەکات. لەلایەکی ترەوە کوێستان جەمال باوان کە وێنەکێشە بەڵام لە هەمان کاتا لە بواری چنین کار دەکات و کارەکەی لە ڕێگەی قژەوە چنیوە. هونەرمەندێکی تر بە ناوی کروز مارتن کە هونەرمەندێکی بەتوانایە لە بوارەکەی خۆیدا. لە کاتێکدا کاسێ هونەرمەند پێکەوە لە پێشانگای کۆ دەکەیتەوە زۆر گرینگە کە ڕێگەیەک بدۆزیتەوە بۆ ئەوەی کارەکانیان بەهێزتر بێت پێکەوە لەوەی کە بە چەندیان نمایشی بکەن.
وە کاتێکم سێ هونەرمەندەم پێکەوە لێرە کۆ کردەوە بۆ ئەوەی پێکەوە کار بکەن پێمان وا بوو کە پێکەوە دەتوانن باشتر کار بکەن هەر بۆیە کاتێک هاتنە نێو ژوورەکە باشتر لەوەی پێشبینیم دەکرد کاریان کرد هەر بۆیە زۆر سەرسام بووم پێیان هەرچەندە پێشتریش بەشێک لە کارەکانیان بینی بوو بەڵام بەشێکیان زۆر نوێ بوون و ڕەنگەکانیان زۆر بەباشی تێکەڵ کرابوون تەنانەت هونەرمەندەکان خۆشیان سەریان سوڕما بوو لە تێکەڵکردنی کارەکانیان هەر بۆیە بەڕاستی ڕۆژێکی مەزنە. But some of these works are quite new. Exhibiting in this exhibition. من ناوم کروز مارتنە بەشداریم کردووە لەم پێشانگایە و بەم کارە بەشداریم کردووە کە وێنەی خۆم لەسەر کێشاوە بۆ ئەوەی لە ڕێگەیەوە باز لە کێشەکانی جەستە و عەقڵ بکەم لەبەرەوەی مامۆستام هەریەکە لە کارەکان ماوەیەکی زۆریان پێویست بۆ تا تەواویان بکەم.